هاتنە بێ سەر کۆستەحەریانی ئەو دیدارە ساڵان لە شاری و لێ ڕێوە دەچێت کە دیدارەکە مافی زمانی پێکاتەکانە کە گۆڤاری زمان و زار بەڕێوەی دەباتن ساڵانەوە کوتم لێرە لەو هۆڵی پشتنەوە کە دیارە نوێنەری سەرجەم پێکاتە جیاوازەکان لە هەرێمی کوردستان و تەنانەت عێراق بەشدارن و خۆ دەزانین پێکاتی زۆر جیاواز لە هەرێمی و شارەکانی هەرێمی کوردستان شارەکانی عێراق بەتایبەت لە دەشتی نینەوە پێکاتی جیاوازی هەیە گفتوگۆ دەکرێت لەسەر ڕەوش و ژیان و گوزەرانی ئەو پێکاتە جیاوازان لەسەر ئەو بابەتە ئەمیر عوسمان بەڕێبەری پێکاتەکان لە وەزارەتی ئەوقافم لەگەڵا کە یەکێک لە پانێلیستەکانیشە ناوڕۆکی ئەو دیدارەمان بۆ باز دەکات مامۆستا سڵاو لێبێت سپاسۆن دەرفەتە پێمان بڵێ لەو دیدارە چی باز دەکەن ئامانستان لەو دیدارە چیا چەند پانێڵ بەڕێوە دەچێت ڕۆژتان باش زۆر بەخێر بن ئەمڕۆ یەکەم دیدارە لەسەر زمانی دایک ئێمە لەگەڵ دامەزراوەکان و لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کۆمەڵە زنجیرەی چالاکیمان هەیە بۆ پارێزگاریکردن لە زمانی دایکی پێکاتەکان لە هەرێمی کوردستان هەم بەپێی دەستور و هەم بەپێی ئەو فەرهەنگە دەوڵەمەندەی کە لە هەرێمی کوردستانەیە چۆن دەمانەوێت ئەو ئەزمونە بگوازینەوە بۆ ناوچەکانی ترکە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگی و بایەخ دەدا بە زمانی دایکی پێکاتەکان وەکو زمانی کوردی، زمانی سریانی، زمانی تورکمانی و زمانی عەرەبی ئەو چار زمانە بنەڕەتەیە کە بەپێی دەستور مافیان پارێزراوە ئێمە چۆن بتوانین پردێکی پەیوەندی دروستکەین لە نێوان ئەو مەرکەزە سەقافیانە ئەوانەی کە ئودەبان ڕۆشنبیرین زۆر جار ئێمە لێرە و لەوێ ئاگامان لێ مەرکەزی سەقافی تورکمانی ئاگای لە مەرکەزەکانی تر نییە ئاگای لە ناوەندەکانی تر نیە ئێمە چۆن بتوانین ببینە پردی پەیوەندی نێوان ئەو سنتەرانە ئەو ناوەندانە ئەو مەرکەزانە و چۆن بتوانین زیاتر و باشتر بایەخ بە زمانەکە بدەین ئێمە لە سەهلینینەوە کە دەستمان پێکردووە و لە ناوچەکانی تریش گرنگی بۆ بابەتان دەدەینەوە و شڕێتە حەدودی لای ئێمە گرنگە کە ناوچە دابڕندراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە مامۆستا باسی وەکەل و با بڵێن لەو پانێڵە یاخود ئەو دیدارە چەند کەس بەشدارن نوێنەری چەند پێکاتای تێدایە و پێناوە پانێڵەکانیش خولێتی دەبینێتەوە طبعا سەرجەم پێکاتە ئاینی و نەتەوەیەکان ئەمڕۆ بەشدارن خەڵکی نۆخبەیان ئەو خەڵکانەی کە ئەمڕۆ داوەتی فەرمی بەڵێن ئەکادیمین خەڵکی نۆخبەن خەڵکی دەستە بژێرن ئەمڕۆ قسە و ڕاو سەرنج و بۆ چون و ملاحەزەکانی خۆیانیان هەیە لەسەر ئەدای زمان طبعا زۆر گرنگە ئەمڕۆ کە حکوومەتەکان سیستەمە سیاسەکانی دەوڵەتان ئاعتراف بە زمان بکەن کە زمانێکێکە لە کۆڵەگە و یەکێکە لە ناسنامەی نەتەوەکان لە ناوچەکە بۆیە ئێمە ئەمڕۆ گرنگی بۆ بابەتە دەدەین زیاتر بۆ چەسپاندنی مافە دەستوری و بنەڕەتەکانی تەواوی پێکاتەکان لە هەرێمی کوردستان وەکەوەی کە نوێنەری پێکاتەکان لە وەزارەتی ئەوقاف نوێنەرایەتی سەرجەم هەرێمی کوردستان دەکەی دۆخی و پێکاتانە مافیان ئازادیان لە هەرێمی کوردستان بەراورد شارەکانی دیکەی عێراق چۆن هەڵەسەنجێنی مە پرسیارێکی زۆر گرنگە ئەمڕۆکە لەسەر سەهلینینەوە دەشتینینەوە کە یەکێکە لە ئەو پانێڵستانی کە ئەمڕۆ لەسەر ئەو بابەتانە باس لەسەر ئەو تایتەڵە باسی ئەو شوێنیان ڕەوشیان دەکرێت و بە بەراورد لەگەڵ ناوچەکانی هەرێمی کوردستان طبعا عەرز و ئاسمانی فەرقە لەبەرەوەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان دەبینن هەموو پێکاتەکان زمانیان پارێزراوە زمانی ڕەسەنایەتی خۆیان زمانوان کلتوریان دابوونەریتیان ڕەسەنایەتیان ئاین و عەقیدە و باوەڕێن بەڵام بەداخەوە لە دەشتینینەوە بەهۆی ئیستیهادەوە بەهۆی دەستدرێژیەوە بەهۆی ئەو گروپ و میلیشیاتانەوە ناتوانن بە ئازادانە تعبیر لە زمانی خۆیان بکەن بەڵکو زۆربەی ئەو پێکاتانە خازعن بۆ ئەو گروپ و میلیشیاتانە ئەمڕۆ دەزانین منتقەکە لە ژێر گۆڕانکاریدایە بە تایبەتی گۆڕانکاری لە شێوەی دموگرافی جوگرافیای ناوچە دابڕندراوەکانی هەرێمی کوردستان خەتەرێکی زۆریان لەسەرە بۆیە پێکاتەکان ئەمڕۆ کە لێرە حەزوریان هەیە لە هەرێمی کوردستان میوانداریمان کردوون دەمانەوێت هاوشێوەی هەرێمی کوردستان زمانیان دەوڵەمەند بکەن ڕەسەنایەتی خۆیان بە شێوە کلتوریەکە بە شێوە سەقافیەکە بە شێوە دەستوریەکە ئەوەی کە لە دەستور هاتووە ینی مافێکی بنەڕەتی هەموو پێکاتە ئاینی و نەتەوەیەکانە لە هەرێمی کوردستان سەهلینێنەوە یەکێکە لەو فۆکەسانی کە ئەمڕۆ تشی دەخینە سەر ئەمڕۆ کاری لەسەر دەکەین باسی نینەوەت کە دەشتی نینەوە بەتایبەت ئەو کێشانان چین کە ڕوبەڕووی پێکاتەکان دەبێتەوە بەتایبەت لەبارەی سەلامەتی ئەمنیان خزمەتگوزاریەکان چین ئەو کێشانەیە کە لە دەشتی نینەوە پێکاتەکان ڕویان دەبێتەوە هەڵبەتە
ئەمە تەرکیزمان لەسەرەوەی ئەو ناوچانە جارێشتر ئاسایی بکرێنەوە تەطبیع بکرێن لە ڕووی کەلتوری لە ڕووی زمانەوانی لە ڕووی ئاساییشەوە کە ئەم ناوچانە ئێتمانان بدەنە هاو نیشتمانەکانی خوان هاوڵاتیانی خوان ئەمە چێشە بنەڕەتەکانە لە ڕووی ئەمنی لە ڕووی کەلتوری لە ڕووی ئاینی تا ئێستا هیچ قومەتمانەیەک نییە لە حکوومەت یان هاونیشتیمانیان و پێکاتەکان بە حکوومەتی عراقی هیوادارین ئەو سی قومەتمانە و مستاقەتە بگەڕێتەوە بۆەوەی پێکاتەکان جارشتر بگەڕێنەوە سەر زێدی خۆیان شوێنی خۆیان شوێنی ڕەسەناتی خوان بە زمانی خوان بە کەلەپوری خوان بە کەلتوری خوان بە ئاینی خوان مارەسە لە ژیانی خوان بکەن. کۆتا پرسیار بکەین لەسەر ئەو پانێڵە ینی هیچ ڕاستپاردەتان هەیە ئاڕاستەی لانە پەیوەنددارەکان بکەن؟ بەدڵنیایی طبعاً ئەمڕۆ جگەلەوەی کە کۆمەڵی مەدەنی یاخود دامەزراوەکانی تری کۆمەڵی مەدەنی بەشدارن جیهەتی ڕسمی حکوومەتش ئەمڕۆ بەشدارە پانێڵیان هەیە و ڕاوبۆچون و سەرنجیان هەیە ئەو تەوسیاتانە یان خوناقەشانەی ئەمڕۆ لێرە دەکرێت ئەو سەرنج و تێبین و لە حەزاتانی کە لێرە ئەمڕۆ باز دەکرێت بەرز دەکرێتەوە بۆ لایەنی پەیوەنددار بۆی بتوانین باشتر و مقرتر ڕشتر لەسەر بابەتی زمان و بە تایبەتی زمانی ستانداردی کوردی کە زۆر گرینگە ئەمڕۆ لێرە باز دەکرێت. زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاسان دەکەم. ئەمیر عوسمان بۆ ڕێبەری پێکاتەکان لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی سەحر سەرکۆیانی وکومیۆنەکەشم ئاماژە بێدا ئەم دیدارە یاخود ئەم پانێڵە ساڵانە لە شاری هەولێر بەڕێوە دەچێت لەبارەی ڕەوشی دۆخ و ژیان و گوزەرانی پێکاتەکان لە سەرجەم پارێزگەکانی عێراق بەتایبەت لە دەشتێنەوە کە پێکاتێک زۆر جیاواز لە دەشتێنەوە هەیە ئەو وەکومیۆنەکەشم بێگومان ئاماژە بەوەدا لەو ئازادیە لەو دابینکردنی پێداویستەکانی ژیان لە شارەکان هەرێمی کوردستان هەیە بەراورد بە شارەکانی دیکە عێراق بەتایبەت دەشتێنەوە زۆر جیاوازی هەیە بۆیە دانەوێتن ئەو چێشانە لە دەشتینەوە پێکاتەکان هەیەە ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بکەن تاوەکو چارەسەریشیان بۆ بدۆزرێتەوە.